واتە بەردەوامی ڕوانگە لە ئێوەیە و بۆ ئێوەیە و بۆ هەمووان بەردەوامی. خۆشحاڵینەوە ماوەی 3 مانگ و 12 ڕۆژە لە خزمەتەوەی خۆشەویستی گەڕەکەکانی بنەسڵاوە، شاوێز، فەرمانبەران، قەڵای نوێ، بەشێکی کورانی عەنکاوە. هاوکاری ئێوە لەو 23 خۆبەخشەی فەرمانبەری دایرەی ئاوی حکوومی زۆر هاوکاری ئێمە بوو. ئەو هاوکاری ئێوە و دابینکردنی ئەو ئاوەی ڕوانگەوای کرد 36 ملیۆن لیتر ئاو بگاتە ئەو خانەوادانەی کە لە مانگی 6ەوە پێویستیان پێبوو. ئەم کارەی ئێمە لە دەستگای ڕوانگە بۆ هاوکاریکردن و پشتیوانیکردنی ئەو پرۆسەیە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دەستی پێکردووە بۆ گەیاندنی ئاوی خواردن بۆ ئەو شوێنانەی کە بەهۆی وشکە ساڵیەوە تووشی قەیرانی ئاو بوونەتەوە. لە کۆتایی تەمەنا لەخوای گەورەکەین بارانی بەڕەحمەتمان لەم ساڵ بۆ ببارێنێ بۆی بۆ ساڵی داهاتوو دووچاری ئەم وشکە ساڵی و قەیرانی ئاو نەبینەوە و تەمەنای تەمەن درێژی بۆ ئێوە خوازین ئینشاءڵڵا هەر پێیە کە ئێوە لەگەڵ ئێمە بوون خوای گەورە بە ئەجری و پاداشتی قیامەتان حسابی بکە. ئەمڕۆ حەزم کرد لە نزیکەوە بێمە خزمەتان هەم سوپاستان بکەم و هەم لە نزیکیشەوە دەستخۆشیتان لێ بکەین بە ناوی کاگی دریسیشەوە کە زۆر سڵاو احترامی بۆ ئێوە هەبوو، دەستخۆشی و ماندوو نەبوونی هەبوو بۆتان. ئیتر ئێمە لەمڕۆ بەدووە کۆڵانەکان لە ڕووی دابینکردنی ئاوە بەجێ هێڵین بەڵام لە ڕووی خزمەتکردنی ترەوە بە شێوازێکی تر دەینەوە خزمەتە. وەڵا بە هیلاک جەرگە فرۆژەلە ئەو ئاوانە بە هیلاک دەچین بەو هاوینێ بەو تەموشەی ئاو نەبوو خوا خێتاوە نووسی برام. 4 مانگ دەبی ئەمە ئاوین دو ناتێ ئاوی بۆڕی ئەگەر ڕوانگە نەبا بەڕاستی مەحتاج بووین. ئەگەر ئەو پرۆژەیە نەبا چەندەها کەس کرێچیە ئاوی نابوو پارەی کرێ بدا یان پارەی ئاوەکەی دەرێت چالاکی بکە و ئاوی دابێرە لە هەر شوێنێک کە بینیوە ئەمرەکە ئەمری خوایە وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله. بەخوای 6-7 هزارمان بەس بە تەنکەر دەدا دادلو دوسێ ماران بەس ئەو سار زۆر سوپاسی کاک ئیدریسی دەکەن کە ئەوەشی لۆ عیلاج کردین. ڕاستی لەگەڵمان ماندی بوون، دڵسۆز بوون، خەمخۆر بوون، ئیشەکانیان ڕکپێک و بە بەرنامە ئاوەکەیان تەوزیع دەکرد بەبێ فەرق و جیاوازی بە عەدالەت. زۆر سوپاسیانەکەین بەڕاستی لە هانامان هاتن لە مانگی 5 هەتا ئێستا ئەو ئاویان لۆهیناین و خزمەتیان کردین لەمە سوپاسیوانەکەین.